ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێوڕسمێکی تایبەت بە کارەساتی ئەنفالی ڕێخست و تێیدا جگەل لە خوێندنەوەی چەند وتارێکی تایبەت بە کارەساتی ئەنفال خەڵات بەسەر کەسوکاری ئەنفالکراوان و ڕزگاربوانی ئەو کارەساتەیە دابەشکرا. لەو ڕێوڕسمەدا ئارام شێخ محەممەد جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتارێکی پێشکەش کرد و تێیدا ئاماژی بۆ کرد بڕیار و ئەنفال و بە کۆمەڵکوشتنی گەلی کورد لە بەغدادەوە دەرکرا و ئێستاش یادی ئەو کارەساتە لە ناوجەرگەی هەمانشار دەکرێتەوە. ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە کورد گەلێکی زیندوو ڕەسەنی ئەم وڵاتەیە و ئێستاش هەڵگری پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە بۆ هەموو گەلی عێراق بۆیە مافی خۆیەتی لە هەموو ڕوویەکەوە قەرەبوو بکرێتەوە. گەلی کورد کە تاوان و کارەساتێکی وەک ئەنفالی بەسەر هاتووە مافی خۆیەتی بەسەر جەمافەکانی بگات. لایەنی کەم قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەو کارەساتە و بە سزاگەیاندنی سەرجەم ئەوانەی کە دەستیان لە کارەساتی ئەنفالدا هەبووە لە دژی گەلی کورد. دەرکردنی بڕیاری ژمارە 16 لە ساڵی 2010دا لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق و تایبەت بە کارەساتی ئەنفال بڕیارێکی گونجاو بوو بۆ جێبەجێکردنی دادپەروەرانەی مافەکانی گەلی کورد، بەڵام حکومەتەکانی عێراق پابەند نەبوون و جێبەجێیان نەکرد. دواتر سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە وتارەکەی داوتی ڕژێمە ڕووخاو لە ناوچۆکەی حیزبی بەعەز بە سەرۆکایەتی سەدام حوسێنی دیکتاتۆر بە درندانەترین شێوە ڕوبەڕووی گەلی بووە، بەڵام ئێستای کوردستان ئەو ڕاستیا سەلمێنێت کە ئێرادەی هەموو گەلێکی ستەملێکرا و لە ئێرادەی ئاسن و ئاگر زۆر بەهێزترا. لە شاری بەغداد یادی کارەساتێکی گەورەی وەک ئەنفال دەکەینەوە بە توندیش ئیدانەی دەکەین، چونکە یەکێکە لە درندانەترین ئەو تاوانانەی دژ بە مرۆڤایەتی ئەنجام درراوە کە ڕژێمی دیکتاتۆرەتی باسی ڕووخاو دەرحەق بە گەلی کورد بە ئەنجامی گەیاند. بەڵام پێویستە هەمووان ئەو ڕاستی بزانین کە زۆر گرنگە سوود لەو کارەساتانەی ڕابردوو وەربگرین، چونکە ڕۆژی ئێستای عێراق بە شێوەیەکە کە بەرەو ئەوە هەنگاو دەنێت کارەسات و نەهامەتی هاوشێوە دووبارە ببێتەوە. بۆیە ئەگەر سوود لە کارەساتەکانی ڕابردوو وەرنەگرین بە دڵنیاییەوە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. هەر لەو ڕێوڕسمەدا عەمەر حەکیم سەرۆکی هاوپەیمانیی نیشتیمانی شیعەکان لە ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند کارەساتی ئەنفال زۆر جیاواز و ئازار بەخشترە لە سەرجەم ئەو تاوان و کارەساتانەی بەسەر گەلانی عێراقدا هاتوون، چونکە ئەو کارەساتە تەنها بە کۆمەڵکوشتن نەبووە بەڵکو چەند بواری تریشی هەیە. زۆر کارەساتی گەورە و تاوانی ئازار بەخشمان بەسەردا هاتوو بینیومانە، بەڵام کارەسات و تاوانی ئەنفال ئازارێکی تایبەت و جیاوازی هەیە، چونکە کارەساتی ئەنفال بە تەنها بە کۆمەڵکوشتنی ژمارەیەکی زۆر هاوڵاتی بێتاوان نییە، بەڵکو وێرانکردن و سووتاندنی گوندەکان و تاڵانکردنی ماڵ و سەروەت و سامان و دەستگیرکردن و لێدان و ڕاگواستنی زۆرم لێژ بووە. بیرکردنەوەی هیچ مرۆڤێ ناگاتە و ئاستەی بیر لەو کارەساتە گەورەیە بکاتەوە و باسی بکات، مەگەر تەنها ئەوانەی بە چاوی خۆیان بینیویانە و ئەو کارەساتە جەرگ بڕیان بەسەردا هاتووە. لە کۆتایی ڕێوڕسمەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشدا تایبەت بە کارەساتی ئەنفال دوای پێشکەشکردنی وتاری تالین مەلەدۆخ سەرۆکی ڕێکخراوی ئەڵمانی بۆ هاوکاری نێودەوڵەتی خەڵاتی ڕێزلێنان بەسەر کەسوکاری ئەنفالکراوان و ڕزگاربوانی ئەو کارەساتەدا دابەشکرا.